بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 5 تەمموزی 2023 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە جێگە و ڕێگەی ئیسلامی سیاسی لە کوردستان بەرنامەمان دەبێت. پاشان سەبارەت بە خۆپیشاندانەکانی فەڕەنسا و پێکدادان لە نێوان خۆپیشاندەران و پۆلیسدا گفتوگویەکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بەو بڕیارەی دادگای بەریتانیەکە لەژێر فشاری هەڵسووراوان و ڕێکراوە پەنابەریەکاندا دیپۆرت بڕیاریدا کە دیپۆرتی پەنابەران بۆ ڕواندا ڕابگرێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لەگەڵمان بن. مەڵە بینەرانی عزیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە هەڵسەنگاندن و تێڕوانینێک سەبارەت بە جێگە و ڕێگەی ئیسلامی سیاسی لە ئێستای کوردستاندا. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ تاهیر حەسەن. تاهیر حەسەن، ئێوارەت باش و سپاس کە جارێکی تر داوەتی ئێمە قبوڵ کرد. ئێوارەی خۆتان و بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ باش، هیوادارم کاتێکی خۆشمان بەیەکەوە بێ. زۆر سپاس بۆ ئەم فرسەتە. پرسیارم زۆرە سەبارەت بە ئیسلامی سیاسی و ڕووداوەکانی ڕۆژان و هەفتە و ساڵانی ئایندە زۆر بابەت دەهێنێتە پێشەوە کە ئەهێنێت قسەیان لەسەر بکەین. بەڵام پێشەوەی کەچمە سەر وردەکاری پرسیارەکان و دەربڕینی هەندێک بۆچوون، ئەمەوێت جارە لە زاری خۆتانەوە با بڵێن چۆن دەڕوانە ئیسلامی سیاسی لە ئێستای کوردستاندا چی جێگە و ڕێگە و پێگەیەکی هەیە لە ڕوانگەی ئێوە؟ باسکردن لە ئیسلامی سیاسی بەبێ باسکردن لە دەور و نەخشوی بەرجەستەی یەکێتی و پارتی و پشتیوانی و ئەو زەمینە مادی و ئابووری و سیاسی و قانونی کە بۆ ئیسلامی سیاسی خۆقانونیەتی باسێکی ناتەواوە بێ و تەنانەت ینی بە بڕای من فریوکارانەیە. بۆیە وەختێک باسی ئیسلامی سیاسیەکەی بەریشی پشتیوانیەکی فراوانی هەمەلایەنەی ئابووری سیاسی قانونی کۆمەڵایەتی هەموو ئەوانە کە لەلایەن یەکێتی و پارتیەوە کرێ دەبێ ئەو هاوکێشەیە ئاوها تەماشا بکرێت، بەبێ ئەوە ناتەواوە هاوکێشەکە، بەبێ ئەوە فریوکارانەیە، بەبێ ئەوە سەر لێتێک دەرە، چونکە دوایی کەیتە سەرباسیەوەی کە چۆن دەور و کارکردی ئیسلامی سیاسی لە کوردستانە کەم بکرێتەوە. ئەگەر بێت و لێکدانەوەکەت فقط ئیسلامی سیاسی بێ بە هەڵەیەکی هەتا لە جوابدانەوە و لە هەوڵدان بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئیسلامی سیاسی لە کوردستانە. بە بڕای من ئەم چەماوەی ئەم ڕووداوانی کە ئێستا ڕوو ئەدەن، ئەشعەری لە دژی سەلەفی و سەلەفی لە دژی ئەشعەری و ئەمە حەمبەلیە و ئەمە نازانم بەشە جۆرا و جۆرەکانی ئیسلامی سیاسی کە کەوتونەتە یەکتری، هەنێک فرسە دەهێنێ، هەنێک هێرشەکە، هەنێک قسەی. بە هەر حاڵ ئەمەی کە ئێستا لە کوردستانە ڕووەدا نیشانەی نوقتە زافی ئیسلامی سیاسیە، نیشانەی نوقتە زافی یەک بزوتنەوەیەکی فراوانە کە یەکێتی و پارتی لە بوحران و قەیرانێکی ئێجگار قوڵایە دەسەڵاتدارێتی لە کوردستان بەوەشەوە کە دەسەڵاتی بەدەستەوەیە، بەوەشەوە کە خۆیان یان ئیسلامی سیاسی حیزبە ئیسلامیەکان، چونکە لای چۆنە یەکگرتووی ئیسلامی ئەو کە نوێنەرایەتی با بڵێن ئیسلامی سیاسیەکەن لە کوردستانە، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی دادگەری ئیسلامی و ئەوانەی تریشی کە لە بە شکلی متەفەڕقە هەن و مەلای مزگەوتەکان و خۆیان سەر بە هیچێکە لەم دوارە نازانن، بەڵام بەشێکن لەم پرۆسێ. ئەمانە هەمویان یەک پاکێجێکن، پێیانەڵێن ئەوەی کە پێڵێن پرۆژەی سیاسی لە کوردستانی عێراقە. ئەم پرۆژە سیاسیە لە قەیرانێکی ئێجگار قوڵایە بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە جوابدانەوە بە نیازەکانی خەڵک، لە قەیرانێکی قوڵایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕات، لە قەیرانێکی قوڵایە لەگەڵ دەوڵەتی مەرکەزی، بێتوانایە لە جوابدانەوە بە هەلومەرجی سیاسی کوردستان، ڕێگەیەک شک نابە بۆ دەرباسکردنی ئەو هەلومەرجەی کە هەیە. قەیرانی سیاسیە، قەیرانی کۆمەڵایەتیە، قەیرانی ئابووریە، نەتوانینی ڕانەگەیشتن بە جوابدانەوە بە سەرەتاییترین پێداویستەکانی کۆمەلگا، حکوومەتی بنکەفراوانیان پێکێناوە، حکوومەتی دوونەفەریان پێکێناوە، حکوومەتی ئۆپۆزیسیۆنی دەرەوە و دەسەڵاتیان پێکێناوە، هەر هەمووی شکست لە دوای شکست. ئەمڕۆ بە سبەینی ئەسپێرن. بۆیە ئیسلامی سیاسیش لە نێو ئەم قەیرانەیە نە جوابێکی پێیە، نە قسەیەکی پێیە، نە هەڵهینێکی پێیە،
بەرچاوی خۆی ئەبینێ بۆ یەکێتی و پارتیش هەر هەمان مەسەلەکە ئەوەیە بۆیە لە خراپترین هەلومەرجی سیاسی خۆیانە هەندێک لە ڕۆشنبیران من نازانم بەڕاستی مەبەستیانە یان هەسەن ناتوانن هاوکێشە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بخوێننەوە پێیان وایە کە ئەها خەریکە کوردستانە بێت تا ئەفغانستان و ئەها خەریکە سەلەفیەکانە بن بە نیگیرویەکی هێزێکی زۆر کۆمەڵایەتی و ئەها من نەزانم لە 30 ساڵی ڕابردووە 7,000 مزگەوت و ئەم هەموو تەلەڤیزۆنە کە ئیسلامی سیاسی هەیەی ئەم هەموو ملیارەها دۆلارە کە لە 30 ساڵی ڕابردووە بۆیان سەرف کراوە بە پشتیوانی جمهوری ئیسلامی بە پشتیوانی دەوڵەتی تورکیا طبعاً ئەم هەموو بۆمباباران و موشکبارانە بە پشتیوانی یەکێتی و پارتی قەتعاً کاریگەری لەسەر کۆمەلگە بووە بەڵام کۆمەلگەی کوردستان کۆمەلگەیەکی شاری مۆدێرنە ئەدانی وەکو چی وایە وەکو ئیسپرینگەکە وایە هەر تۆزێ فشارەکە لەسەری لاشوو یەکسەر کۆمەلگە ئەگەڕێتەوە سەر خەسڵەتە شاریە ئینسانیە تایبەتەکەی خۆی بۆیە نیگەرانن لەمە تۆ تەماشاکە هەمویان بەم هەموو ئیمکاناتەوە بە 7,000 مزگەوتەوە بەم هەموو سەتەلایت تەلەڤیزۆنەوە بەم هەموو پار و پولۆوە کە لە کۆمەلگایە بۆیان سەربەکرێ هێشتا لە تەلەڤیزۆنەکانە خۆیان هاوارەکەن کاکە بەر بە کۆمەلگەنێکی کۆمەلگە لە یەکەترازێ خێزانەکان لە یەکەترازێ یعنی بە 101 زمان نیشانە دەم کە کۆمەلگا بەدەستی ئێمەوە نییە کۆمەلگا گوێ لە ئێمە ناگرێ کۆمەلگا دەنگ بە ئێمە نادا کۆمەلگا ئێمە ناکا بە حاکم لە زمانی خۆیانەوە توانی تێبگەی کە پێگەیەکی هەتا بڵی لاواز ئیسلامی سیاسی ئەڵێم باسی کەسانێ ناکەم کە دوێژەکەن باسی ئیسلامی سیاسی یەکەم لە نێو هەلومەرجی سیاسی کۆمەلگەی کوردستانە منبوزن نامعتەبەرن خەڵک ڕقمیلیانە چکە بەشێکن لە پەیکەرەی دەسەڵات لە دەسەڵاتە بوون نانی دەسەڵات دەخۆن پارەی سەتەلایتەکانیان بە پارەی موچەی خەڵک و شیری دەمی مناڵی خەڵکی کوردستانە دەن خەڵک ئەمە زانێ بۆیە منبوزن خۆشەویست نین خەڵک ڕقیان لێیانە بۆیە قسەکانیان برەوی نییە ئەمە بە بڕای من جێگە ڕێگەی ئیسلامی سیاسیە لە کوردستان بەڵێ چەند جارێکی تر لە بەرنامەکانمە لەگەڵ ئێوە هەر لەسەر ئەم تەورە قسەمان کردووە و قسەیەکت کردووە چەند جارێک دەڵێت کە لە کوردستاندا دوو بزوتنەوەی کۆمەڵایەتی پێگەی بەهێزیان هەبووە چەپ لەگەڵ ناسیۆنالیزمی کورد دیارم بەستان لەوەیە کە ئیسلامی سیاسی لە کۆمەڵگەی کوردستاندا لە دەیەکانی ڕابردووە پێگەیەکی بەهێزیان نەبووە بەڵام لە 30 ساڵی ڕابردووە بەوەی کە ئەم وڵاتانە کۆمەکیان کردوون یەکێتی و پارتی لە دەسەڵاتە شەریکیان کردوون ئەوەی کە ئەم مزگەوتانیان کردوێتەوە ئەوەی کە کەناڵی ڕاگەیاندنی گەورەیان هەیە نەیانتوانی لە ماوەیەدا یعنی بتوانن ئەگەرلانی کەم بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیش نەبن و پێگەیەکی بەهێز دروست نەکەن زەمینەی ئەویان خۆش نەکردوێکە ئیتر گۆڕانکاری بەسەر ئەم مێژوەیە بێت و ئیسلامی سیاسی ببێتە بزوتنەوەیەکی پێگە بەهێزی کۆمەڵگەی کوردستان بە تایبەتی کە لەو سەردەمۆلانی کەم جیلێک گۆڕاوە زانی شۆنە کۆمەلگەی کوردستان کۆمەلگەیە کە 2 میلیشیا بڕێوەیە بە نە حکوومەت هەیە نە قانون هەیە نە هیچ شتێک هەیە هەر کەس بۆ خۆی لە منتیقەی زەرد و سەوز بەهێزی میلیشیا بەچەک ئەمە هەموو کەسێک گەزانێت و زۆر جارسەرانی بزوتنەوەی کوردایەتی خۆشیان چ لە یەکێتی چ لە پارتیان حقیقەتە ناشاردنەوە ئێڵێن بەڵام دەسەڵاتی فاشلی یەکێتی و پارتی لە 30 ساڵی ڕابردووە ئەگەر هێزێکی وەکو ئیسلامی سیاسی زەمینەی کۆمەڵایەتی ببوایە ریزەکانی یەکێتی و پارتی یان با بڵێن مێژووی 30 ساڵی ڕابردووی یەکێتی و پارتی شکستە یەک لە دوای یەکەکانیان ئەو شەبەقانەی کە لە نێو ریزەکانیان هەیە ئەمەندە هێزی ئەمەندە بواری ئەوەی هەیە کە هێزێکی وەکو ئیسلامی سیاسی بتوانێت ببێ بە بەدیلی ئەو لە ئیمکانات کەمی نەهێناوە لە تەلەڤیزۆن هەیە کەمی نەهێناوە قانونی ئەحوالی شخصی عێراقیە بە قازانجی ئەوان نووسراوە هی کوردستانە بە قازانجی ئەوان نووسراوە دین بەشێکە لە دەوڵەت لە دادگا لە نووسین لە خوێندن مامۆسایەکی سەر بە ڕابیتە ئەتوانێت وە بەکردەوەی کەن بە بڵاوێکەنەوە ئەچەند مناڵان ڕیزەکەن و لە مەکتەب بنەڕەتیەکانە مناڵان فێری نوێژەکەن مناڵان فێری عەزابی قەبرەکەن مناڵان فێری ئەوەکەن کە حەج بکەن مناڵان فێری ئەوەکەن کە چۆن پێشنوێژی بکەن نە کەسیش هەیە نە وەزارەتی ڕۆشنبیری پرسیارێکەکە بە هەر حەمە بەسم وایە لە تەلەڤیزۆنەکانیشان لەسەر هەر مەسەلەیە قسە بکرێ مەلایەکی تایە لەسەر هەر مەسەلەیە لەسەر جێندەر قسە بکرێ ئەی حاجی کاروانێکی تایە ینی فەرقی بینی تەلەسکۆپ و میکرۆسکۆپ ناکە
باشە ئەیهێن بۆ سەر تەلەڤیزۆن لەسەر مەسەلەی دەرونی قسە بکە، لەسەر کێشەی نەخۆشی دەرونی قسە بکە. هەمیشە لە نێوەم کەناڵە تەلەڤیزۆنەوەی کە خۆیان مزگەوتەکان کەم مینبەر هەبێ 1000 مینبەر هەیە، هەموو جومعە قسە ئەکە، خۆیان تەلەڤیزۆنیان هەیە، لە تەلەڤیزۆنەکانەوە قسە ئەکەن، لە مەکتەبەکانە مەلاکان خەریکن قسە ئەکەن. باشە هەموو بجگە لە پارە لە ئیمکانات هەموو شتێکیان هەیە، بەڵام ناتوانن ببن بە بەدیل لەبەرەوەی جوابێکیان پێ نییە، لەبەرەوەی لەگەڵ یەکێتی و پارتیە خۆیان یەک پاکێجن، یەک شتن. هەموو جارێک خۆمەلا عەلی ئەڵێ ئەگەر ئەم هەلومەرجە لە دەست بچێ، ئەم فەزایی بڵێن چوارچێوەی هەرێمە لە دەست بچێ، هەمومان لە دەست دەچی. یعنی ئەوە نییە بزوتنەوەیەک بێت لە دەرەوەی ساحەکە ببێ بە بەدیلێک بڕێگە چارەیەکی دیاریکراوە. نییە، ئەمە نییە، ئەمە بزوتنەوەی تالیبان نییە لە بەرامبەر ئەمریکا جەنگێکی خوڵقاند بێ ناچاری ئەمریکا بکە بەوەی لەگەڵی دابنیشە دەسەڵاتەکەی باتە دەست. ئەمە نییە، ئەمە نین. لە ئینتیخاباتەکانە دەنگ ناهێنن، ئەچنە نێو حکوومەتی بن کە فراوانەوە هیچیان پێ ناکرێ، لە دەرەوەی حکوومەت دەبن هیچیان پێ ناکرێ. یعنی یەکێتی و پارتی ئەگەر پارەیان نێنێ نان نییە بیخۆن، خۆیان نەزانن. بۆیە هەمیشە لەسەر ئاوازی ئەگەر ڕەخنەیەکیش لەم حکوومەتە بگرن، بەڵام بڵێن دۆستی ئەم حکوومەتین، دۆستی ئەم هەرێمەین، ئێمە دۆژمن نین، ئێمەمانەوێت چاکیکەین، ئێمەمانەوێت ئەوە بکەین، بۆ ئەمە پارە وەرەگرن، بۆ ئەمە نانەخۆن، بۆ ئەمە تەلەڤیزۆنیان هەیە. ئەمەیە مەسەلەکە، ناتوانن ببن بەشت، زەمینەی نییە ببن بەشت. لە کوردستانە چۆنە ئەمانە لەوانەیە ئەتوانن تیرۆر بکەن. تیرۆر پێویستی بەوە نییە تۆ زەمینەیەکی کۆمەڵایەتی هەبێ، تیرۆر پێویستی بەوە نییە تۆ هێزێکی زەمینەیەکی کۆمەڵایەتی و بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بەهێز لە پشتی بێ. کارێکی غیرە کۆمەڵایەتی ترسنۆکانەی پشتی پەردەیەکە ئەکرێت و ئەتوانن ئەم کارانە بکەن. دەنا ئەوەی کە بتوانن هێزێک بن کاریگەری لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە کۆمەلگەدادا بنێن، نانە ئەوە نی، بۆ ناتوانن ئەو کارە بکەن و بەبێ پشتیوانی یەکێتی و پارتی هیچ کارێکیان پێ ناکرێت. بەڵام زۆر جار ئەم هێزانەی سەر بە ئیسلامی سیاسی و مەلاکانیان و هەڵسوڕاوانیان کاتێکە باز لە دەسەڵاتێکێتی و پارتیەکەن بە ئەلمانی ناویانە بن و بۆیە ئەیانەوێ خۆیان وەکو بەدیلی ئەم دەسەڵاتە نیشاندن. ئەمان دەسەڵاتێکی ئەلمانین و ئیسلامی سیاسی ئەکرێ بەدیلی دەسەڵاتێکی ئیسلامی بێ لە بەرامبەر پارتی و یەکێتیە. ئەم لێ دوانە چەندێ ڕاستە پارتی و یەکێتی چەندێ ئەلمانین و ئەکرێت لە بەرامبەر ئەم دەسەڵاتی ئێوانە ئیسلامی سیاسی بێتە بەدیل؟ چۆنە خۆ لەوانەیە یەکێتی و پارتی پێیان خۆش بێ کە پیانۆڵێن ئەلمانی، لەبەرەوەی کەلانی کەم بڵێ بە هەرحاڵ سنووری هەیە لە بینی یەکێتی و لە بینی بزوتنەوەی ئیسلامیە، لە بینی یەکێتی و حیزبەکەی مەلاعەلیە، لە بینی یەکێتی و یەکگرتو ئیسلامیە، لەوانەیە پێیان خۆش بن پیان بڵێن ئەلمانی. بەڵام ئەمە بە ئاگاهانە وتنە بە یەکێتی و پارتی کە بە حیزبێکی ئەلمانی، لە کاتێکە یەکێتی و پارتی خۆیانەوەی دیعایان نییە. ئەلفوبێ جاری ئەلمانی لە عێراقا وجودی نییە، هەتا بەجوێری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا پێش ئەوەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان و دەسەڵاتی ئیخوانی لە تورکیا بێن، لە تورکیا وجودی هەبوو، دەسەڵاتێک بۆ ئەلمانی بوو، حکوومەتێک بۆ ئەلمانی بوو، بە هەرحاڵ هەموو ئەمانە. بەڵام تا پێش ئەوە لە ڕۆژهەڵاتی بەغەیری تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتی لەم بابەتە نییە. ئەلفوبێ ئەلمانیەت جیاکردنەوەی دینە لە دەوڵەت و بە بەدەستەوەکردنی چەمچی هاوڵاتیە، یعنی ئەوەی کە ئینسانەکان لەسەر ئەساسی هاوڵاتی بوونیان بۆ کۆمەلگەیەکی دیاریکراوە، سەربەخۆ لەوەی دینی هەیە نیەتی، سەربەخۆ لەوەی کوردی قساکە، عەرەبی قساکە، سەربەخۆ لە هەر جۆرە ئینتیمایەکی دینی قەومی ڕەگەزی هاوڵاتی بەرابەر و یەکسانن لە بەرامبەر قانونە. دین لە دەوڵەت جیایە، دین لە قانون و قەزا و قانونی ئەحوالی شخصی جیایە. ئایا ئەمە لە کوردستانە وجودی هەیە؟ ئەخر خۆ کاردا ناکرێت کە چاکەت و پانتۆڵی لەبەرکردم بۆین باخێکی بەست و پێی بڵێ ئەمە کەسێکی ئەلمانیە. ئەلمانی بزوتنەوەیەکی دیاریکراوە، ڕەتمێکی دیاریکراوی بۆرژواییە. تۆ ناکرێت کە حەمە حاجی مەحموود حیزبەکەی ناوناوە ئەوە چاکەت و پانتۆڵێکی لەبەرکرد پێی بڵێ ئەمە ئۆڵف پاڵمەیە، پێی بڵێ ئەمە جاک شیراکە، پێی بڵێ ئەمە چزانم تۆنی بلێرە. ئەوانن حیزبەکانیان دەبێ حیزبێکی لیبرال لە کوردستانە ببێ. ئەو حیزبە لیبرالە دەبێت مێژوویەکی دیاریکراوی هەبێ، بۆ ئەم مێژووە دەبێت دەیان و سەدان شخصیەتی جۆرا و جۆری هەبێ. من ناڵێم شخصیەتی لیبرال، نەفەری لیبرال، کەسانێک کە لیبرال بیرکەنەوە لە کوردستانە نییە، بەزەوەی کە حیزبێکی لیبرال هەبێ، مێژوویەکی دیاریکراوی هەبێ، شخصیاتی بەرجەستە و هێنابێتە مەیدان
وەجێگە ڕێگەیەکی لە ئابووری سەرمایه‌داری لە کۆمەڵگەی کوردستان و عێراق ببێ شتیوان لە کوردستانە نییە، لە عێراق شتیوان نییە. بۆیە فقط ئەوەیە یا ئاگاهانە یان نازانن بۆ ئەوانە بە لیبرال ناوە بەنەجینا تەماشای لەژێر دەسەڵاتی ئەوانە 1000 مزگەوت دروست دەکرێت. هەموو ڕۆژێک کەرامەت و شخصیەتی ژن ئەشتێنرێ، ئیهانە و سوکایەتی بە هونەر و بە مۆزی دەکرێت، ئیهانەت و سوکایەتی بە نیوەی کۆمەلگەی کوردستان دەکرێ لە تەلەڤیزۆنەکانی خۆیانەوە قسە ئەکەن. دوێنێ ژۆم لێ بووە جەماعەتی یونس ڕاویان هێناوە هێرشەکاتە سەر سەلەفیەکان، ئەڵێ جا ئەم تەلەڤیزۆنە ئەوە ئەم ڕۆژ ئەیین بە سەلەفیەکان، وەکو سەلەفیەکان خۆیان تەلەڤیزۆنیان نەبێت، تەلەڤیزۆنیان هەیە، مزگەوتیان هەیە، ئیمکاناتیان هەیە، سەتەلایتیان هەیە، جەریدە و ڕۆژنامەیان هەیە و هەموو ڕۆژێکی تۆ خەریکی لەنێو قانونەکانتە پشتیوانی لەماکەی. ئەمە چ علمانیەتێکە؟ بۆیە قسەیەکی فری و کارانەیە و هیچ فقط بۆی کە بەهانەیە بدۆزنەوە ئەوان علمانین. بۆیە کوردستانیان بەم ئاستەی ئێستا گەیانوە. ئەگەر ئێمە لەوێ بین نا کوردستان وای لێ نایە، بەڵێ ئێوەش لەوێ بوون حکوومەتی بنکەفراوانیشتان پێکێنە، گۆڕانیش و یەکگرتوش و حیزبەکەی مەلاعەلیش و هەر هەمیان ناویان نا حکوومەتی بنکەفراوان چوونە حکوومەت چێکی دەسەڵاتیان لە نێبینی خۆیانە بەش کرد، سەرۆت و سامانی کۆمەلگیان لە نێو خۆیانە بەش کرد چەندین ساڵ بەغەیری فەشەل و شکست و نەهامەتی و کوێرەوەری و برسیەتی بۆ خەڵکی کوردستان هیچ دەستکەوتێکی نەبوو. بۆیە خەڵک ڕقی لیانە، خەڵک خۆشی ناوێن، خەڵک دەنگیان پێنادا، خەڵک نەفرە دەکات لێیان. ئەوەیە مۆزوعەکە. من پرسیاری ترم ماوە بەڵام جارە بە خێرایی ئەگەر ئەو پرسیارانی کە لام بیدەرانەوە هاتووە ئاراستی ئێوە بکەم و بتوانن سەرنجێکی خێراییان لەسەر بدەن. بینەرێک ئاماژە بە قسەیەکی مەلاکرەکارەکات لە جێگەیە کاوتوێتی کە موسڵمان هیچ کۆی لەبوونە قبوڵ ناکە بە غەیری کۆیلەی بۆ خوددا نەبێت. ئایا ئەمە دروستە؟ ئەگەر کەسێک بۆ نمونە بەجیا لە کۆی لەبوونی خوددا ڕازی نەبێت ئەکرێت ملکەچی سەرمایه‌داری قبوڵ بکات؟ ئاخۆ دەسەڵاتی ئیسلامی سیاسی دەتوانێت کۆتایی بەم کۆی لەبوونە لەسەر زەوی بهێنێت؟ ئەوە پرسیارێک و پرسیاری دوێنش دەڵێت پێش بوونی جمهوری ئیسلامی لە کوردستاندا ئەحزابی ئیسلامی بوونیان نەبوو. ئایا ئەگەر هاتوو ئەم ڕژێمی ئیسلامی ئێرانیە ڕووخات چی کاریگەرێک لەسەر هێزە ئیسلامیەکاندانێ؟ ئەگەر بە کورتی وەڵامی ئەو دوو سەرنجە بدەیتەوە چونکە پرسیاری ترم ماوە. سپاسگوزارم. ئیسلامی سیاسی و دەسەڵاتێک کە هەیە خۆ نمونەکانی دیارە. بڕۆ تەماشای سعودیە کە تەماشای کوێت کە تەماشای ئەگەر حەزی لە شیعەنیە وەڵێ شیعەنیە و ئەوەی جمهوری ئیسلامی شیعەیە بڕۆ دەسەڵاتی سعودیە تەماشاکە، دەسەڵاتی کۆی تەماشاکە، دەسەڵاتی ئەمانە تەماشاکە کە ئینسانەکان ئەمانە نموزەجی جۆرەوجۆری بۆ ژوایین. دەسەڵاتی ئیسلام فقط ئێوێ بە بەرنامەیە کە هەیەی بۆ بەڕێوەبردننی کۆمەلگە فقط ئەوەیە فەقیر و دەوڵەمەند. فەقیر و دەوڵەمەندیش بەشێکە لە سیستمی سەرمایه‌داری. جا نازانم بە خومس و زەکات و ئەمانە خەریکە چارەسەری مەسەلەی فەقیریەکە. بە هەر حاڵ وەختێک باسی دەسەڵاتێکەکەی بۆی کە بەشەر لە فەقیری نەجاتی بێ، لە فقر نەجاتی بێ، دەبێ باز لەسەرەوە کرێ کە چۆن ژیانی ئابووری ئەو کۆمەلگەیە دابی نەکرێت. چه سیستمێکی بۆ کۆمەلگە پێەیە؟ ئیسلامی سیاسی بێ، یا لیبرال بێ، یا ناسیۆنالیست بێ، یا پۆپۆلیست بێ، پرسیاری سەرێکی بۆ ڕزگاری کۆمەلگا، بۆ ڕزگاری بەشەرەکان، بۆ بەرابەری ئابووری ئەوەیە چی سیستمێکی ئابووری لە کۆمەلگادا بۆ بەڕێوەبردننی کۆمەلگە دابینەکە. ئیسلامی سیاسیش هەر بۆ ژواییە لە قوارەیەکی ترە، هیچ شتێکی تر نییە. ئەوەی جمهوری ئیسلامی ئێران و ئەگەر ڕوخانی ئەو دەسەڵاتە جمهوری ئیسلامی کاتێک هاتە سەر دەسەڵات، طبعاً با پێشتر بڵێن ئەوەی کە جمهوری ئیسلامی هێنایە سەر دەسەڵات ئەمریکا و غەرب بوو. خومینی بە تیاری ئەمریکا بە تیاری ئەفغانستان نهات بۆ تاران، بە تیاری فەڕەنسا هات بۆ تاران، بە فەڕەنس ئێر هات بۆ تاران. لەبەرچی لەبەرەوەی کە بناغەی ئەو شۆڕشە لە سەرەتاوە چەپ و کۆمونیست و چینی کرێکار و سۆسیالیستەکان قودرەتیان تایە بوو. غەرب و ئەمریکا ترسی ئەویان هەبوو کە ئەم چەپ و ئەمریکا بە تایبەتی کە حدودی بە حدودی رووسیا بوو ببێت بە مرکزێکی ئێجگار گەورەی سۆسیالیستی و چەپ لە ناوچەکە و نەفوزی ئەمریکا و غەرب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکەوێتە خەتەر. بۆیە پشتیوانی جمهوری ئیسلامیەکانیان کرد و پشتیوانی خومینیان کرد. یەکەم قسە کە خومینی هاتووتی ماوە کۆمۆنیستها تارومار میکنیم، یعنی یەک پەیامێکیدا بە غەرب
کە ئەو کۆمۆنیستانی کە هەیە ئێمە تاروماریانەکەین لە ناویانە بین ولا یەک ساڵی یەکەما 120,000 کەسی چەپ و کۆمۆنیست و سۆسیالیست و سەر بە حیزبەکان کە بەشی هەر زۆریان سەر بە حیزبی تو دەبوون هەر هەمووی ئەعدام کران بەبەسمەوەیە جا وەختێک دەسەڵات دەگرێتە دەست لە کوردستانی عێراق بزوتنەوەی ئیسلامی دروست کرد لە لوبنان حزب الله دروست کرد لە ناوەڕاست و خواری عێراق مەجلیسی ئەعلای دروست کرد دوای حزبی داوای دروست کرد بۆ ئەوەی کە بتوانێت نفوزی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وردە وردە پەرە پێبا بۆیاڵێم زەمینەی کۆمەڵایەتیان نییە دەرودووکانن وڵاتانی ناوچەکە و بە تایبەت جمهوری ئیسلامی لە کوردستانە جمهوری ئیسلامی دروستی کردوون پارەی بۆ سەرف کردوون نەفەرێکی وەکو قاسم سلەیمانی بەردەوام بەشێ لە بەرنامە و کاریەوە بووە کە چۆن سەرپەرشتی ئەم هێزانە بکەن لە لوبنان لە عێراق لە سووریا لە کوردستان هەمیشە بەڕێگەوە بووە کە چۆن بتوانێت ئەمانە ئەم هێزانە سازمان بەڕێکیان خاچەکداریان کە جەناڵ تاڵەبانیش مەجلیسی ئەعلای هێنای لە منتیقەی دەربەنی خان و ئەمانە یەک معسکەری گەورەی بۆ دانان چەکی پێدان ئیمکاناتی پێدان تا پێش ڕوخانی ڕژێمی بەعەز و دوای ڕوخانی ڕژێمی بەعەز ئەوە تێسە بوون بەو سەرەتانە بەسەر خەڵکی عێراقەوە. دوا پرسیاری خۆم ئەەکەم لەگەڵ تێکەڵ یەکەم بە پرسیارێکی تری بینەرێکە هاتووە ئاماژە بۆیە دەڵێ کەی بەدیلی ئەو ڕەوتە خۆی بەیان ئەکات و ڕووی گرتنی دەسەڵات هەنگاو دەرێت و ئەبێ ئەو پرسیارش بکەم لەگەڵ ئەم سەرنجی بینەرەکە خەبات لە بەرامبەر ئیسلامی سیاسیە چۆن دەکرێت بە تایبەتی کە دەبینین ئەوان توانیویانە ترس و تۆقە بە دەرەجێ بکەن ناوڵی خەڵکیەوەی تر لە ڕێگەی تیرۆرەوە بێت یاخود لە ڕێگەی ئەوەی کاردانەوەیەک بکە لە سوید ڕوو ئەدا لە شار و شارۆچکەکانی کوردستان نوێژی جەماعی و هاتنە مەیدان و خۆپشاندان و ئەوانە دەکەن بە شێوەیەک ڕەنگە ترسێکیان خزبێتە ناوڵی کەسانێکەوە خەبات لە بەرامبەر ئەوەدا چۆن نەکرێتەوە ئەگەر وەڵامی ئەو بینەرەش بدەنەوە کە ڕەوتی بەرامبەریکی خۆی بەیان دەگات و بۆ دەسەڵات هەنگاو دەنێ من لەو پرسیارە تێ نەگەیشتم کە ڕەوتی بەرامبەر مەبەستی ڕوتێکی ئیسلامی یا چی بەبەست لە بەدیلی ڕەوتی ئیسلامی سیاسیە لای شۆ من پێشتر باسم کرد پێشەوە باجوابی و پرسیاری و بەڕێزە بەرمەوە باسکردن لە ئیسلامی سیاسی دەبێت پاکێزێ بێ لەگەڵی چێتی و پارتی چارەنووسیان بە یەکەوە بەسراوەتەوە بۆیە بەرگشتن بە ئیسلامی سیاسی من دواتر باسیەوەکەم کە کارێک دەبێت لە بەرامبەر ئیسلامی سیاسیا بکرێت لە بەرامبەر ئەو فەوزایە کە لە کۆمەلگایە دروستیان کردوە دەبێت بکرێت بەڵام کارکردن بەرامبەر بە ئیسلامی سیاسی بەرامبەر بە کارکردن بێ بەرامبەر بە هەلومەرجێکی نایەکسان هەلومەرجێکی نادیار کە 30 دانە ساڵی چێتی و پارتی و ئەم حیزبانە لەسەری ئەلەوەڕێن ئەزانی پێویستیان بەوەیە کە ئەم هەلومەرجە هەروە درێژەی ببێ پێویستیان بەوەیەم هەلومەرجە هەروە درێژەی ببێت لە سایی ئەم هەلومەرجیان نانەخۆن لە سایی ئەم هەلومەرجە 30 دانە ساڵ خەڵکیان لە چاوەڕوانیە ڕاگرتووە هەتا دێ کۆمەلگە فەقیرترە بێ هەتا دێ کۆمەلگە قڵشتی چینایەتی بەرەو خواردترە چێ ملیاردێرەکان زۆرترە بن دوێنی گوێم لە قسەیەکی مەلابەختیار بوو و نازانم نەفەرێک کاتی خۆی چی بووە من کردووە چی و تو کردووە نازانم چی بووە لەبغی خانوم کردووە لەبغی کردووە ئێستا ساحەبی 100 ملیۆن دۆلارە لە پاش حیزبەکەی تۆە بۆ بە ساحەبی 100 ملیۆن دۆلار خۆ بەچی بووە بە ملیۆن ساحەب بەچی بوون بە پیشەسازی بە کارگە بەڕێخستن بەچی ینی بۆ بە ساحەبی ئەمە بە هەر حاڵ لە بەرامبەری ئیسلامی سیاسیە کار زۆرە بێت کاری زۆر گەورەکرێ منەڵێم من ئەزانم کە ئەوان هەوڵەدەن خەڵک بترسێنن و ئەمە بەشێک لە ناردنی پەیامیانە شمشێر وەشاندن خۆ پەنا نابنە بەر مناقەشەکردن پەنا نابنە بەر دیبەیتکردن فقط شمشێر وەشاندن هەڕەشەکردن کۆشتن بڕین و ئەمە بەشێکی ئەسلیە بەشێکی بەهێزە لە مێشووی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەتا لە دنیا بەڵام ئەگەر بتەوێت کاریگەریەکانی ئیسلامی سیاسی لەسەر کۆمەلگە کەم بکەیتەوە بەر لە هەر شتێک دەبێ هەوڵبەی بێکاری کەم بکەیتەوە داڵم نەیهێڵی چونکە تا سەرمایەداری هەبێت بێکاری هەیە گەنجێک ئەگەر 8 ساعت کاری هەبێ ئەگەر کرێیەکی محتەرەمانە و جێفانێکی محتەرەمی هەبێ ئەگەر لە نێو خێزان و گەرمی خێزانی خۆیان بێ و 8 ساعت کارکە تااقەتی هەیە گوێ بگرێت لە قسەکانی مەلاک و تڕاهاتەکانی مەلا هەڵۆ تااقەتی هەیە بچێت دانیشێت گوێ بگرێت لە مەلا شێرزاد و نازان حاجی کاروان و ئەمانە وەختی نابێت ئەسڵەن بۆیە دەبێ هەوڵ برێ بێکاری یان بیمەی بێکاری بدرێ بەلاوان دەبێ ئەو کۆنتترۆل بکرێ بەسەر وەزارەتی پەروەردەیە کە ناکرێ هەر کەسێ بە پێی میزاجی خۆی
خۆی چی ئیدیۆلۆژیەکی هەیە دانیشێ لەسەر تەلەڤیزۆن ڕسمیان بگرێت و مناڵان بەرێ فێری ئەو شتانیان کە خۆی ئیدیۆلۆژی خۆیەتی حتا ڕازی نیم بەوەی کە کۆمونیستە دانیشە مناڵەکان مناڵی سەرەتایی دانیشێ فێری مارکسیان کە نابێت بە هیچ شێوەیەک نابێت ڕێگە بدرێ هیچ کەسێک هیچ مامۆستایەک ئیدیۆلۆژی خۆی فێری قوتابیەکان بکە بەڵکو دەبێت منهجێکی مۆدرن بەتەنێکی ئینسانی دوور لە توموتیژی مەذهبی دوور لە توموتیژی قەومی دوور لە چینە دۆزی قەومی و دینی دەبێت بەشێکی ئەسڵی ئەو خوێندنە پایەی ئەو منهجە ئینسانی بوونی مناڵ و ئینسانی بوونی کۆمەڵگەوێت دەبێ ئەمانە بکرێت دەبێ بیمەی بێکاری بدرێت دەبێ ئاستی فەرهەنگی کۆمەلگا بچێتە سەرەوە دەبێ قانونی ئەحوالی شخصی عێراقی و کوردستان دەبێ ئاڵوگۆڕی بەسەرا بێ دەبێ دین لە دەوڵەت جیا بکرێتەوە و بکرێ بە ئەمری خصوصی هەر کەسێ دەبێ بێ احترامی کردن بە مۆزیک بە ژن بە مناڵ بەمانە دەبێ قەدەغە بکرێ بە عینوانی تاوان دەبێ کۆنتترۆلی سەرچاوی دەرامەتی ئیسلامی سیاسی بکرێ بزانێ سەلەفیەکان لە کوێ ئەم پارەیان بۆیە لە کوێ پارەی ئەم سەتەلایتە ئەدەن لە کوێ پارەی ینی دەبێت چاودێر هەبێ بەسەر سەرچاوی دەرامەتی ئەمانە دەبێت چاودێر هەبێ سەدان ئەم حیزبە سیاسیانە سەدان پەیمانگای جۆرە و جۆریان داناوە مناڵان و گەنجانێک کە کارێک نییە بیکەن بایانەکەم یان چونزانم بە زۆر لەسەر جادڕا ئەوەسن لە چکەکە لە سەری کشان هیچ کەسێک نییە بپرسێتەوە لەوە کە تۆ ئەم ئیجازێت لە شۆ هێناوە وەختێ دێتە سەر حکوومەتی ژەڵێ حکوومەتی لۆمانە جەماعەتی عیلمانی باشە گەرەمانە جەماعەتی عیلمانی چۆن ڕێگە بە تۆ دەن تۆ دانیشی لە مەکتەبە مناڵ فێری عەزابی قەبر بکەیت چۆن ڕێگە پێدۆن لە جادەی سالمە تۆ لە چگدانی تو هەچ کچێ لەوە ئەڕوا بێ لە چکەکە بکەیتە سەری کەسی لە تۆ نەپرسێ کەس لە تۆ نەپرسێت تۆ سەتەلایتێکت داناوە پارەکەی لەکوێ هێنی لەکوێی هێنی پارەکەی چۆن پاری ئەم قمار سناعیە دەی چۆن پاری ئەم هەموو حیمایە و هێنان و بردانانە دەی بۆیە بەبستمەیە بۆ کەمکردنەوەی فقط هەر جانبی قانونی مەسەلە نییە دەبێ ئاستی هوشیاری کۆمەلگە ببرێتە سەرەوە دەبێ ئیمکانات لە کۆمەلگە ببرێتە سەرەوە لە هەمووی مهمتر دەبێ بێکاری تا نزمترین ئاس بێتە خوارەوە یا ئەو کەسانی ئامادە بەکارن بیمەی بێکاریان پێ بدرێت دەبێ گیرفانی بە حورمەتیان هەبێ تا بتوانێت نەکەونە داوی ئیسلامی سیاسیەوە 25,000 بنێ بۆی کە یا چونزانم باوەژنانەی بنێ بۆی کە لە چواتە سەری مناڵەکانی ئەمانە ئەو ڕێگانن کە دەبێ بکرێ تا کۆمەلگە وژدە لە ئینسانیەت نزیک بێتەوە منەزانم کۆمەلگەی کوردستان کۆمەلگەیەکی مۆدێرنە کۆمەلگەیە کە لە سەری ساڵ و لە نەورۆزە تەماشایکە لە بۆنە جۆرەکانە تەماشایان کە بزانە کە خەڵک چه ئیحساس و شعورێکی ئینسانی بەرامبەر بە یەکتری هەیە نیگەرانی ئەمە ئیسلامیەکان هەمیشە لە هەموو خوتبەیەکی مزگەوتەکانە بەشێ لە نمونونەکانیانەوەی کە خەڵک جوان لێ ناگرن بۆیە پێویستە ئەم جەنبە ئینسانی کۆمەلگەی کوردستان بەهێز بکرێ ئاسۆدار بکرێ و سەرنجام ڕەوتێک کەوێتە ڕێ کە کۆتایی بەم هەلومەرجە بێنێ کە لە کوردستانە هەیە ئەم هەلومەرجە لە کوردستانە بە شۆڕژەکرێ ئەم هەلومەرجە لە کوردستانە ئەگەر قەرارە ریفۆرمێکیش بکرێ ئەگەر قەرارە دوو هەنگاو بچیتە پێشەوە دەبێت سەرنجام لە چوارچێوەی پلاتفۆرم و یەک ئالتەرناتیڤێکی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان دەسەڵاتی یەکێتی و میلیشیایی یەکێتی و پارتی و ئەم ئیسلامیانە لە کۆڵخۆیان کەنەوە ئەم هەلومەرجە بە شۆڕژەکرێ بە ریفۆرم ناکرێ ریفۆرمیشە بێ بۆ شۆڕژ بێ و ئەمە ئیرادەیە کە دەبێت خەڵکی کوردستان بینوێنێ ڕێگە چارەی تر نییە دەبێت خەڵکی ئەو خۆشباوەڕیان نەمێنێت دەبێت خەڵکی بزانن ڕێگە چارەیەک نییە دەستێک نییە لە دەرەوە بێ ڕزگاریان کە فقط خۆیانەتوان خۆیان ڕزگارکەن نە هیچ کەسێکی تر تار حەسەن زۆر سپاس بۆ دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبووی زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگران و بیسەرانی پێشنگ تیڤی زۆر سپاس زۆر سپاس ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ڕاگررتنی دیپۆرتی پەنابەران لە بەریتانیاوە لەگەڵ سەعیدی ئارمان چاوپێکەوتنێکمان دەبێت وچانێک و دەینەوەلاتە
ماڵە بینەرانی عزیز پاش ئەوەی کە پێشووتر لە بەریتانیا بڕیار درابوو پەنابەرانێک دیپۆرتی ڕواندا بکرێتەوە و بەڵام کار و چالاکی و فشارهێنانی ڕێکخراوەکانی پەنابەران توانیان سەرنجام لە پێشەمەی ڕابردوودا ئەو بڕیارە بوەستێنن. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ سەعیدی ئەرمان بەرپرسی ڕێکخراوی پەنابەرانی بێمەرز. سەعیدی ئەرمان ئێوارە باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی ژیانە باش هاورە بنار و سپاس دەکەم و سلام هەیە بۆ بینەرانی عزیزی ڕادیۆ پێشەنگ. ئەگەر سەرەتا لە زاری ئێوە بپرسین کە چی وەگەر خۆتان بە کورتی باسی بکەن هەم بڕیاری دیپۆرتی پەنابەران بۆ ڕواندا و هەروەها ڕاگرتنی ئەم بڕیارە لەلایەن دادگای بەریتانیاوە. ساڵە لەمەوبەر دەوڵەتی بەریتانیا لە ئەو کات بۆری جۆنسۆن سەرۆکۆمار بوو، سەرۆک وەزیران بوو، لەگەڵ پریتی پاتە ئەو وەختێ وەزیری ناوخۆی بەریتانیا بوو، بڕیاریاندا کە پەنابەران بنێرن بۆ ڕواندا کە تقریبان 6,000 کیلۆمەتر لەگەڵ بەریتانیا مەسافەی هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە بەلەم دێن بۆ ئێرە. ئەم بڕیارە کەوتە بەر یعنی مخالفەتی خەڵکێکی زۆر وە ڕێکخراوە پەنابەریەکان، ڕێکخراوە مرۆڤدۆستەکان و کۆمەڵێک لە وەکیل و مەحامی ئەوانە. ئیتر دژایەتی کرا لەگەڵی و مەجموعەیە کەیس بوو بەتایبەتی کوردی عێراق بوون، ئەمان توانیان کەیسەکە بەرنە دادگای ئوروپای واحدەوە. لە ئوروپای واحد یا موحد ئەوان توانیان لە سعاتی 11 شەو تۆ درەنگتریش تەنانەت بەر بەو پەروازە بگرین، واتە ئەو تەیارەی کە بەنیاز بوو 7 نەفەر بەرن بۆ ڕواندا. ئەوە بوو بە سەرەتایە کە شکستێکی گەورە بوو بۆ دەوڵەتی بەریتانیا کە نەیتوانی ئەو سیاسەتی بەرێتە پێشەوە. لەو کاتەوە هەتا پێنجشەمبەی ڕابردوو دەوڵەتی بەریتانیا هەر لە کێشەیە بوو کە ئەم یاسایی خۆی ئەم بڕیارەی خۆی یاسایی بکات و مەجموعەیەکی زۆر لە ڕێکخراوی پەنابەری وەکو ئێمە وەکو فدراسیۆنی پەنابەرانی عێراقی کە هاوڕێ دەشتی جەمال بەرپرسێتی و چالاکێکی بێوێنەی کە من هەر لێرە دەستخۆشانەی پێڵێن بە هاوڕێ دەشتی کە دەور و نەخشێکی گرنگ و ئەساسی بوو لەم قەزیەیە. هەروەها ڕێکخراوەهایەکی زۆر لە دژ بەم سیاسەتانە بربەرەکانەیان کرد لەگەڵ دەوڵەتی بەریتانیا و ڕۆژی پێنجشەممە 3 کەس لە قازیەکانی یا حاکمەکانی دادگای ئۆلیای بەریتانیا دەنگی لە 3 نەفەر دوانیان دەنگیاندا بە نایاساییبوونی ئەم بڕیارە و دەوڵەتی بەریتانیا شکستی خوارد. ئەمە شکستێکی گەورە بوو بۆ دەوڵەتی بەریتانیا و سەرکەوتنێکی باش بوو بۆ پەنابەران بەعام کە لە بەریتانیا ئاژینەوە یا لە ڕێگەی دەریاوە لە ڕێگەی ئاوەوە دێن بۆ ئەم وڵاتە. وەک ئاماژەتان پێدا ئێوە و شخصی ئێوەش و ڕێکخراوی بێمەرز و فیدراسیۆنی پەنابەران و شخصی دەشتی جەمال دەورێکی عەجیبتان بوو لە ئەوەی کە کار و چالاکی جۆرا زۆر تاوەکو ئەم بڕیارەی دادگای عولیا بەم ئەنجامە گەیشت. ئەگەر کەمێک باس لەو فشارهێنان و کار و چالاکیانە و ڕاکێشانی پشتیوانی بکەن تاوەکو کاریگەری دانا لەسەر ئەم بڕیارە. بەعام چەند ساڵە دەوڵەتی بەریتانیا شەرایەتێکی زۆر ئاستەمی پێکێناوە بۆ پەنابەران، ژیانێکی سەغڵەت، سنوورەکان بە جۆرێکی خراپ لە واقعە چاودێریەکەن، هەر نەک لە لێرە بەڵکو لە تورکیاوە، لە یونانەوە، لە وڵاتانی ئەوروپای شەرقیەوە، لە بڵغارستان و مەجارستان و لەهستانەوە، لە بلاڕووسەوە، لەوێوە ئەمانە خەریکن زەخێنن کە ئەم پەنابەرانە بە ڕێگەیەکی ناڕەحەت و زۆر خراپەوە بێن بۆ ئێرە کە دیمان لە 3 هەفتە لەمەوبەر بەداخەوە لە یۆنان زیاد لە 6,000 ببوورە زیاد لە 600 پەنابەر گیانیان لەدەستدا، ئەویش 8 سەعات لەژێر چاوەدێری باخیرەکانی یۆنان بوون. هێزی دەریایی بەریتانیا یۆنان و هێنیان
چاودێریان لێکردن ئەتوانی نەهێڵن یەک نەفەر بخینکێت 8 ساعت مەجالیان بۆ ڕایان گوێزنەوە بەڵام چاوپۆشیان لێکرد و لەو پەڕی نائینسانیەتیە هەڵوێستیان کرد بەرامبەریان تەنها 104 نەفەر نەجاتی بوو لە 750 نەفەر کە لەسەر ئەم باخرێ بوو کە 100 نەفەریان بە پێی وتەی کەسانێک کە نەجاتیان بووە ئەمانە منداڵ بوون جا دێمەوە بۆ سەر ئەم شەرایطە ئاستەمەی کە دەوڵەتی بەریتانیا پێکێناوە ئەم بۆتەوە ئەوەی کە خەڵکێکە دفاع لە پەنابەرەکات یا مرۆڤ دۆستن لە ڕێکخراوەهای پەنابەریە ئیشەکەن یان نا لە چاریتیەکانە یا ئەو مؤسسە خێرخوازیانەیە کارەکەن و یا ئەو محامیانەی کە دڵیان بۆ ئینسانیە لێدا و ئامادەن حتا بەخشن خۆبەخشانە کارەکەن لەم بوارەیە توانیان بەرهەڵستی دەوڵەتی بەریتانیا بنەوە و ئەم سیاسەتە قبول نەکەن چون ئەمانە خەریکن پەنابەرە نێرن بۆ وڵاتێک کە خۆی جنسایتی تیاکراوە نەسلکوشی تیاکراوە ساڵها لەوە پێش 800,000 ئینسان کوژران لە بینی دوو قەبیلەیە و ئێستا شەر لە وڵاتەوە خەڵک خۆی هەڵدێ بۆ شوێنێکی کە داوای لەجووەکە بەڵام ئێستا دەوڵەتی بەریتانیا کە لەگەڵ قەراردادی بەستووە لەگەڵ مەجموعەیەک کۆمپانیا خەریکن ئەم پەنابەرانە ئەبن بۆ ئەوێ و لەوێ ئسکانیان نەدەن غەیرەزەوە لێرە لە جەزیرەیەک تەنانەت باخرەیان حاضر کردووە کە سەدان پەنابەر لەوێ لە جاتیەوەی کە خانوبەرەیان بدەنێ لە شوێنێکی ئازادا حڕ بژین و بخوێنن یا ئیش بکەن لە وڵاتە بە خەیاڵێکی ئاسوودەوە نان هەیە بێنە وشکایی هەر لە ناو دەریایە لە باخرەیەکە لەوێ دانەمەزرێنن و مقابلەیانەکەن و ئەگەر ڕفزیان دانێ بیان لێرنەوە بۆ وڵاتەکانی خۆیان ئەمە ئەو پەڕی نائینسانیەتە کە دژ بە پەنابەرانێکن و تەنانەت بۆیە ئێستا ئەم هەلومەرجانە بۆتە باعسیەوەی کە سەرنجێکی زۆرتر بەرەو ئەم کردەوانەی دەوڵەتی بەریتانیا ڕابکێشرێت کە ئێستا لە ئالادایە بەڵام بەم بڕیارەی دادگای عولیا ئەکرێ ئەو مەترسی دیپۆرتەی سەر پەنابەران بۆ ڕواندا بڵێن کۆتای پێهاتوە خود مەترسی ئەوە هەیە لە دەورانێکی ترا ئەمە دووبارە بێتەوە ئەمە ڕایەکی دادگایەکە ئیسینافەکرێت دەوڵەتی بەریتانیا ڕیشی سۆناک وەک سەرۆکوەزیران ڕایگەیاندووە کە ئێمە ئەم ڕایە دادگامان قبول نییە بەم مەعنا تا ئەوەی کە دادگایەکی کەدا نەدرێت چاو نەخچێنێتەوە بەم حکومەیە ئەمان بۆیان نییە ئەم حکومە تەنفیز بکەن بۆیەش بۆیان هەیە ئیسینافکەن و دادگایەکی کە دووبارە دا بمەزرێتەوە بڕیار بدرێت لەسەر ئەمە لایەنێکی کەشەوەیەکە دادگای ئوروپای موحەدیش ئەبێت لەسەر ئەم بڕیارە ڕێی بدات کە جاری پێشوو خۆشبەختانە پارێکە لەو کاتەیە کە حەو پەنابەر ئامادە کرابوون کە بیان نێرن بۆ ڕواندا دادگای ئوروپای موحەد ڕێیدا بەوەی کە نابێت و ئەمە نایاساییە نابێت بنێردێن بۆ ڕواندا بۆیەش ئەم ئومێدا ئەکرێت ئەگەر بێت و کە من بخۆم پێم وایە دادگای داهاتوش ڕێی نادابەوە بەڵام ئەمە لە هاتوونە هاتایە ئەگەر یەک زەمان بڕیارێکی غەڵەتیاندا بەوەی کە یاساییە ناردنیان بۆ ڕواندا ئەو جار ئێمە هەوڵە ئەبێت لە ڕێگەی دادگای ئوروپای موحەدەوە بدەین دادگای مافی مرۆڤی ئوروپای موحەد کە ئەمە ئەگەر دەنگ بدەن بەمە ئەو جار خراپە بێ وڵاتانی کەش دەتوانن سیاسەتێکی غەڵەتتر تەسویب بکەن بەڵام من بۆ خۆم شخصەن پێم وایە دادگای ئوروپا من لادا بەمە ئەگەر دادگای ئێرەش تەنانەت من بداکە ئەویش بە زەعیفە زانم ببڕێن پێش ئەوەی پەیامی وەرگرین بۆ پەنابەران پێم خۆشە بزانم کە لە بەریتانیادا بەگشتی ئەم بڕیاری دیپۆرتی پەنابەران بۆ ڕواندا بە شێوەیەکی گشتی لە ناو خەڵکیدا ڕێکخراوەکاندا ئەحزابی سیاسی و هەتاوە و دواتریش چۆن هەڵدەسەنگێندرا ئایا زیاتر بە
پێڕوانینی ئێوە پشتیوانی لە پشتی ئەم بڕیارەوە هەبوو یاخد مخالفەت؟ دەوڵەتی مەحافزەکار یا کۆنسەرواتیڤ بە ئەم لە فکری ئەوەیە کە شەرایطەکە یا هەلومەرجەکە دژ بە پەنابەر خراپتر بکات. هەر لێستاوە بەحسیەوە هەیە کە 32 کەس لە نوێنەرانی پارلمانی بەریتانیا کە لە حزبی حاکمان حزبی کۆنسەرواتیڤ لە فکری ئەوان کە ڕێگەی کە پێیاکەن بۆ ئەوەی کە ئەم سنوورانە قورستر و محکەمتر بگرن کە پەنابەر نەیە بۆ ئێرە بە ئەوان بخۆیان ئەڵێنەوە پەنابەری نایاسایی یاخود کەسانێکە لە ڕێگەی دەریاوە دێنەوانە گیانیان نەکەوێتە خەتەرەوە. ئەگەر گیانیان لە خەتەرایە بۆ شرایطێکی ئامنتر پێک ناهێنن کە بەڕاحەت بێن. بۆیش ئەحزابی تریش هەر عینیشت حزبی لەیبر بە شدەت زەعیفە، ئەوی زۆر بەڕاستاگەڕاوە و ئەم باڵەی تیا بەهێزترە کە ئەم سیاستانە زۆر بە توندی ئیدانە ناکات. بەڵام ئێستاش نەچۆتە پێشەوەی کە دەوڵەتی ڕیشی سوناک پشتگیری بکات لەم سیاستەیە. حزبی سەوز عادەتەن دژ بەمنەوە لە سیاسەتی دژ بە پەنابەریە و خەڵکیش ئەوانەی چالاکی سیاسین بەشی چەپی ئەم کۆمەلگایەیە مرۆڤ دۆستیان ئەمەیان پێغەڵەتە بە بڕای ئەوان ئەمە نابێ بکرێت وە ڕنگدانەوەیکی زۆری بوو لە میدیای ئێرە و هەروەها لە ناو جەریدە و ڕۆژنامەکانە زۆر لەسەر ئەم مەسەلە ڕۆشتن و بە شکستێکی گەورەیان بۆ بریتانیا لە قڵەمدا. پەیامی ئێوە بۆ پەنابەران چییە؟ بە تایبەتی پەنابەرانێک کە ئێستا لە بەریتانیان و چاوەڕوانی ئەوەن کە بەریتانیا مافی پەنابەریان پێ بدێت. پەنابەرانە بێەوە بزانن کە لەم وڵاتانە هێزێک هەیە کە پشتگیری ئەوانە. ئەم هێزە ئەبێ بەهێزتر بکرێت. ڕێکخراوەهایەکەیە وەکو ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەرانی عێراقی ئەنواعی ڕێکخراوی تر هەیە کە چالاکیەکە خۆبەخشانە بۆ دیفاع لە پەنابەران. بەڵام پەنابەران بەر لە هەموو شێ ئەمە بە مافی خۆیان بزانن ڕێکخراو بن بە خەفەت ئیش جێبەجێ نابێت یا ئەوەی کە ڕێگە تەلاشی یا هەوڵدانی تاکە کەسی بگرنە بەر تاکە کەسیش لە ڕێگەی مەحامیەوە ئەکرێت. بەڵام هێز لە بەیەکەوبوونایە لە جەماوەرایە بۆیەش هەوڵ بدەن لە هەر شوێنێک کە ئەژین لەگەڵ ئێمە لە پەیوەندیا بن، لەگەڵ هاوڕێی دەشتی جەمال لە پەیوەندیا بن، لە ناو کەمپەکانە لە ناو هۆتێلەکانە هاستڵەکانە کە ئەژین لە ناو ئەو شوێنانە یەکگرتوو بن و پەیوەندی بگرن لە کاتی پێویستە بەشدار بن لە مزاهرەکانە کە یاخۆ پیشاندانەکانە کە ئەکرێت و ئەمە گرنگە ئەتا بۆ بارودۆخی ئاستی ژیانیان خواردنی خراپیان نەدەنێ، پارەی دەستیان نادەنێ، بە ئەم شرایطێکیان بۆ خوڵقاندون کە کەس جورئەت نەکات نەوێرێت کە بێ بۆ ئەم وڵاتە بۆی ڕنگدانەوەی خراپ لە خۆی نیشان بدات و بەرگری بکرێت لەوەی کە خەڵکێ بێ بەرەو ئێرە ئەمەلی نەبێت. بۆیش یەکگرتووبوون مهمە لە هەر شوێنەکە هەن پەیوەندی بگرن بە ئێمەوە. ڕقم تەلەفۆنەکانمان لێرەوە هەیە، هی هاوڕێ دەشتی جەمال، هی من، سایی ئارمان کە بتوانن پەیوەندیمان پێ بکەن تا لە هەر شوێنێک ئاژین بتوانن چالاکانە بەشدار بن لە چارەنووسی خۆتان. چاوەڕوانی ناجی مەبن، کەس ناتوانێت نەجاتداهەندە بێ ئەگەر بۆ خۆتان نەجوڵێنەوە. هەرەوەی قسەکە. سایدی ئارمان بەرپرسی ڕێکخراوی پەنابەرانی بێمەرز، زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوو. سپاسی تۆ دەکەم بۆ ئەم دەرفەتەی ڕەخساندت و هیوادارم کە ئیشەکانمان بەباشی بچێتە پێشەوە. زۆر سپاس بە هیوایسا کەوتنە بۆ ئێوە. ئازیزان، دووە بەرنامەمان ماوە لەگەڵ بەڕێز عیززەتی مەلیکی سەبارەت بە خۆپیشاندانەکانی فەڕەنسا وچانێک و دەینۆڵات.
بەڵێ بینەرانی ئازیز دوای ئەوەی کە گەنجێکی 17 ساڵ کە باگراوندی دەڵێن لە جەزائیرەوە هاتووە لە فەڕەنسا بە تەقەی پۆلیس گیان لەدەست دەدات و چەند ڕۆژێکە خۆشانێکی بە شێوەیەک ئەتوانین بڵێن هاتنە مەیدانێکی خۆپشاندانی فراوانی جەماوەری بە دوای خۆی داهێناوە لە فەڕەنسا. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە بەڕێز عیزەتی مەلیکیمان لەگەڵدایە. بەڕێز کاک عیزەت ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ببوورە دەنگتان نابیسترێت دەنگتان کزە ئەگەر بتوانن مایکەکەتان بڕێک باشتر بکەن سوپاسگوزار دەبین چونکە دەنگی ئێوە بە باشی نابیسترێت وە بابەتەکەش بابەتێکی گرنگە کە قسەی لەسەر بکەین بابەتی پیشاندانەکانی فەڕەنسا چەند ڕۆژێکە تەواوی میدیاکانی جیهانی گرتوتەوە لێرەدا کۆمەڵە پرسیاری زۆر دێتە پێشەوە بازەوە دەکرێت کە ئەمە بەرکەوتی چینایەتیە و هەروەها هەندێک لایەنی ئەوانەی کە سیاسەتی ڕەتنەگرانەیان هەیە لە پەیوەند بە مەسەلەی پەنابەریەوە ئاماژە بە وە دەکەن کە کەسانی خارجی دەبنە مایەی پشێوی پێکدادانی گوێڕایەڵ نەبوون لەگەڵ پۆلیسە. بەڕێز کاک سەعید ئەگەر ئێستا دەنگتان تا بکەیتەوە بزانین گوێ بیتان ببین. نا بەداخەوە دەنگتان کردێت ئەگەر بینەرانیش بکەن تەنها لای منە یان دەچێت دەنگەکەتان بەداخەوە باش نەبێت ئەگەر سعی بکەن لە بچنە دەرەوە لە ستودیۆکە و بێنەوە. ئازیزان تاوەکو ئەو پەیوەندیە بەر قەرار دەکەین لەو دۆکومێنتانی کە دامان ناوە و بە گرنگی دەزانین لێرەدا ئاورێکی تری لێ بدەینەوە ئەویش خواستەکانی کرێکاران بوو لە یەکی ئایاردا لە یەکی ئایاری ساڵانەدا کرێکاران خواستی جۆرا و جۆر پێشکەش دەکەن و لە یەکی ئایاری ئەم ساڵدا لە کوردستانیش کۆمەڵێ داواکاری و خواست لە یەکی ئایاردا پێشکەش کرا. یان لەوە باشتر با بزانین کرێکاران خۆیان لە یەکی ئایاردا چیان و هەرچەنێکی ئایار دوو مانگی بەسەردا تێپەڕیوە بەڵام ئێمە ڕێپۆرتاجێکمان لەم بارەیەوە ئامادە کردو کە کرێکاران خۆیان لە سەرێکی ئایار چی دەڵێن. فەرموو بینەریان ڕێپۆرتاجەمە. کرێکارم بەشان و بازوم بەکارم ڕۆڵەی مانگرتوەکانی ناوداری یەکی ئایارم لە یەکی ئایاری هەموو ساڵێک تایبەت کراوە بە ڕۆژی کرێکارانی جیهان کە لە ئەنجامی مانگرتنی کرێکاران و شەڕ و توندوتیژێکی سەخت دژی دەسەڵات دوجار کۆنگرەی دامەزراندنی ڕۆژنامەی نێونەتەوەیی سۆشیال دیموکرات بڕیاریدا یەکی ئایار بکرێتە ڕۆژی خەباتی کرێکاران. ڕۆژێک نییە بۆ نەتەوەکان، ڕۆژێک نییە بۆ یادی شاکان، ڕۆژێک نییە بۆ ڕێزگرتن لە ئاینەکان. ئەم ڕۆژە ڕۆژی ڕاستەوخۆی کرێکارانە، ڕۆژێکە کە کرێکاران تایە وەک چینێکی کۆمەڵایەتی و بەرهەمێنەری هەموو سامانی کۆمەلگا نمایشی خۆیانەکەن و دێنە مەیدانەوە بۆ ڕەخنەگرتن لە نیزامی سەرمایەداری و هەلومەرجێک کە کار و ژیانی ئەوان تیا ئەگوزەرێ. مێژوچەی یەکی ئایار سەرەتا گەڕێتەوە بۆ مانگرتنی کرێکارانی ئوسترالیا ساڵی 1856 بۆ کەمکردنەوەی سەعاتکار و بەم خستنە ڕووی داخوازی 8 سەعاتکار لە ڕۆژێکە. دیارە لەو هەلومەرجەیە کرێکاران زۆر لە ینی زیاتر لە 12 بۆ 10 سەعات تا 14 سەعات شکاریان پێکرا بە کرێیەکی کەم. ئەوان بۆ ناڕزایەتی بەم ڕۆژە هاتنە مەیدانەوە ڕۆژێکیان کرد بە جەژن و شادی بۆ خستنە ڕووی ئەو داخوازیە. دواتر لە ساڵانی دواتردا بە تایبەتی ساڵی 1886 کرێکارانی ئوسترالیا بیرۆکەیەکی ئایاریان دانا و هەوڵیاندا کە هەموو ساڵێ لەو ڕۆژەدا بیکەنە جەژن و شادی بیکەنە ڕۆژی ناڕزایەتی و خستنە ڕووی داخوازیەکانیان. تا یەکی یار پیرۆزبێ لە کرێکارانی جیهان و کوردستان یۆدارەبوویەکی یار بێتە ڕۆژی بەدەستهێنانی مافەکانی چینی کرێکار لە کوردستان و جیهاندا. دەتوانم بڵێم یەکی یار لە کوردستاندا نەبووتە فۆرمیلەیەک کە بتوانێت بێتە هاوپشتێک بۆ چینی کرێکار. بۆ 32 ساڵ دەچێت، ینی یەکی یار بەس وەکو یادەوەریەک کاری پێ دەکرێت یا یادی دەکرێتەوە. یەکی یار پێشوازیەکی وای لێ نەکراوە لەلایەن کۆمەلگاوە لایەن تەبەقەی چینی کرێکارەوە. ڕاستە لایەن کەسە چەپ و سۆسیالیست و ئازادیخوازەکانەوە خەڵکی کرێکارەوە پێشوازیەکی
هەیە بەس کەمە بەگوێری ئەو تەبۆحەنیە کە تۆ یەکی یار بێتە ڕۆژی بەدەستهێنانی بافەکانی چینی کرێکار. ئەمڕۆ بەڵێ بینەرانی عزیزە و تەواوی ڕێپۆرتاژەکە دەتوانن لە پێگەی فەیسبوک و یوتیوبی پێشەنگ تیڤیدا بیبینن. لێرەدا هەوڵێکی تر دەدەین بزانین پەیوەندەکەمان لەگەڵ بەڕێز عیزەتی مەلیکی بەرقەرارە. بەڕێز کاک عیزەت، ئێوارەت باش، دووبارە بزانین ئێستا دەنگت چۆنە؟ ئێوارە توش باشە، ئیستا سلام باشە، ئێستا زۆر باشە. کە لەگەڵمانی لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئێوە ڕاستەوخۆ لە فەڕەنسا و لەگەڵمانن، واتە ئێوە خۆتان لە فەڕەنسا دەژین. دەبێت بپرسم لەزاری ئێوەوە ئێستا لە فەڕەنسا چی ڕوئەیات؟ لە فەڕەنسا بەتەور کولی مبارزاتی سیاسی اجتماعی زۆرە، ئەمە لە مێژەوە هەر دەوڵەتێ تێت ئەوەڵین شتێک ئەوەڵین کارێک کە ئەیکات ریفۆرم بە ناویانێ ریفۆرم زەمان ساڵهای 67 میلادی ریفۆرم بە معنای جتهای باش بوو بۆ جامعە بۆ چینی کرێکار. ئیستا ریفۆرم کە هەر دەوڵەتی ئیستا چه ناوی سوسیالیست بێ بە حافزەکار بێ هەر کامە لەمانە بێ ریفۆرم بە معنای ئەوەسە کە جامعە ئەوەنە دواوە دواو ئستانداردگەل ژیان خەڵک قەتەکەن قەیچی ها بەدەستیانەوە گشت سیاست مەدارەکان. بە هەر حاڵ ئەم گێرە و کێشەن لە مێژە و هەست هەر دەوڵەتێ تێت کارێکە کات عەلەیه تەبەقەی کاریگەر خەڵک وارد مبارزات سیاسی خۆی هەوێت. وە لێرەیە جاران لە پێشەوە پلیس مسەلح نەبوو بە ئەسلحەی گەرم، زۆرتر بە باتوم و ئەسلحەی وەکو گاز فڕەبەن بۆ فرمیسک دەراوردن چاوی خەڵک و ئەوانە بوو. ئیسا لە دەورەی فرانسوا ئۆلاند بەئێسڵا دەوڵەتی سوسیالیستی ئۆلاند بە خاتر ئەوە کە تێرۆریستگەل ئیسلامی زۆر لێرە هەڵومەرجیان نەکرد و بەمدا بۆلا تەرۆریان نەکرد و حەمڵیان نەکرد بە شوێنهای مختلف، قانونیان گوزەران کە پلیس هەشێ مسەلح بێت. لەو زەمانە و کە پلیس مسەلح بووە بەڕەحەت خەڵکە کوژن ئەمانە. ئیسا ئەم واقعەی کە درست هەفتەی پێشوو سێشەمەی پێشوو کوڕێک گەنج بەئێسڵا لە شارێک لە حومەی پاریسە خلافی ڕانندگیە کات و دوایەوە پلیس تەوەقیفیەکە وەلی دەرەچێت و لە حتا لە چرا قرمزیش ئەڕوێت دەرەچێت لە چرای ڕانندەی. دوای ئەوە گیرەکە لە ناو ترافیکە پلیس ئەچێت بیگرێت، دوارە پانێ بە گازەوە دەرەچێت، پلیس تیرەنازیەکە ئەیکوژێت. ئیسا ئەمە تەنیا مەوردێ نییە کە پلیس خشونەت بەکارەوات و فڵان و بەهمان لە مرەتەب تەظاهراتگەر سیاسی تەبەقەی کرێکاری چینی کرێکار لێرە ویا هەروە ئەو جلیسقە زەردەکان کە 5 ساڵە ئەدامە ئان هەرچی شەمە و یەکشەمە ئێترازات فەقەت دەورێک متەوەقف بوو بە بۆنی ڤیروس کۆڤیدە و مرەتەب شەمە و یەکشەمە تەظاهراتەکەن، بلاکەیتەکەن، چوارڕاگەل ئەوەستن، دەرگیری هەستەک پلیسا پلیسیش گازەر ئەوەش لێدەم وەلی هیچ وەخت ئەم جیلە ملیۆنها نەفەرش هەر لەناو ئەو جنبش جلیسقە زەردگەلە یا تەبەقەی کرێکار چینی کرێکار سەندیکاها کە ئیسە مەسەڵەن 2 مانگ لەمەوە پێش 3 مانگ لەمەوە پێش دەوڵەتی مەکرۆن قانونی گوزەران کە بازنشستگی 2 ساڵ بواتە بان لە 60 ساڵەیە بیواتە 62 ساڵەگی. خەڵک ملیۆنها نەفەر ئەهاتە خیابان ئێترازیان نەکرد، حتا پلیسیش دەرگیری پێشە هاوڵ بۆیان گازیان ئەڕژان، وەلی هیچ وەخت خەڵک هەرجومەرجیان نەکرد، هەڵەمەرجیان نەکرد، حەمڵیان نەکرد بە دوکان و بازار ماشین و ئۆتۆبوس. خەڵک ئۆتۆبوس هین خەڵکە، ئەمە
بە ماڵیات خەڵک دریاوەێ ئەمانە ئەم جنبشە بەئەسڵا ئەم جوانە کە ئەم گەنجە کوژە هەفتێ لەوە پێش جنبش ئیسلامی ارتجاعی چووە پشتی لە مزگەوتەوە شروعیان کرد لە شارهای کە حومەی پاریس هەروە شارهای کە ئەلجەزایری و مەراکشی و تونسی و ئەوانە ئەو بەئەسڵا جەوامە ئیسلام زەدە زۆرن ئەمانە حمڵیان کرد بە دوکان و بازار و ئۆتۆبوس خەڵک و ئێمە هەرخۆم من لەم پاریسە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئۆتۆبوسمان نەبوو بە خاطرەوە ئاگریان ئەدا هەرم هێنا و ئەکسەرانیش ئەم حاشیە نشینگەل هێنا بەئەسڵام مەهاجر و ئەوانە یا مناڵەکانیان کە ئیسەی نەسڵ متەوەلد ئێرەشنەوە لێ ئەم بە درستی وەزیر فەرهەنگ بوو ئێرە وتی بە پەیامیدا هێنەکان بە باوکو دایک ئەم جوانگەلەکە ئەکسەرەن ئیمیگرانت مەهاجر وشتن بابا ئێوە من 12 ساڵی ئێمە چ ئەتاین پێ بکەین تەربیەت یا بەدەست ئێوە فەرهەنگ خۆتان اتقادان بە ئەمانە ئەمانە تێن ئۆتۆبوس ئاگران ئەماکن عمومی ئاگران کە هین خۆتانە هین خەڵکە گوێنان ئەمانە بەم شکلات یەکنەوە ئانتاگۆنیستیک انتقالان بە مناڵەکانیان و شتێکیانیش بەناو من ناویش ئینکار ئەو ناکەم ممکنە تەبعیز و ئەوانە بێت وەلی شرایط فەرەنسا بە نەزەر من لە هەمووی ئوروپای غەربی و لە ئەمریکای شماڵی زۆر باشترە لە لەحاظ بۆ حتا حاشیە نشینەکان و بۆ ئەوانەی بێکارەکان بیمەیان هەست بیمارستان خۆڕاییان هەست پارە نادەن خەرج ناکرد زۆر وەزیان بەشتر لەوانە وەێ ئەمانە بە خاطر ئەو گوزەشتەی بە ئەستلاح ئەستعماری فەرەنسا و مێقدارێکیش لە چەپەکان ئێرە ئەپۆلۆجیستن هێنەکەن پیان باجە دەنومانە بەم ئیسلامیستکە لەو مسلمانەکان هەرچێک ئەگرن کەمە بۆیان هەر تێنە بەرەوە ئەمە هیچ وەختیش کیش لە جنبشی سیاسی مشخصە وەک چینی کرێکارەکان کە مرتب بۆ ئەو جەریانی ئەفزایش بازنشستەی ئێعترازاتی عمومی ملیۆنی کریا ئەم مسلمانگەلە هەنانە نەخوێبن ئەوە کە ئەم چریقە زەردگەلە دانی مسلمانی فرە بە ندرەت ئەگەرتیا ببینیت عملاً وعموماً خود فرانسوی اصلا اعتراضگر مدنیه کنمانه درگیری چکن تک پلیسه نه او که اتوبوس آگر بند متنفرن در پلیسیش نقد یکن در پلیس میدیایان در روزنامه مانه ولی ام جنبشی ارتجاعی اسلامی دیره هویت کذایی باوکو دایک ام الجزائری گله ام عرب گله کاتن مسلمانه کان باوکو دایک کانیان هویت کەزایی ئیسلامی مسلمانەتیان بە مناڵەکانیان نەسڵ بعدی کە متەوەلد ئێرەشنە انتقال داوە خۆیان جیاوێنن لە خەڵکی فەرەنسا بە مەحزەمە تەقێ لە تووقە کابرا لە سوێدا قورئانی ئاگرا ئەمانەتێن لە مزگەوتەوە شروعەکەن هەزاران نەفەر جەمیەت ئەمە هێنی ئێرەسە من موافق یەک دەست کامێراکەت ڕێکەکەیتەوە خەریکە دەزێتە خوار و بەڵام ئەمێ ئەو پرسیارەش بکەم باز لەوە دەکرێت کە ئەمە هاوکات کێشمەکێشێکی چینایەتیە لە نێوان هێزی کرێکار و دەسەڵاتی بۆژوازیدا و بەڵام لە بەرامبەرشدا ئەوترێت کە ئەمە ئەو بەشەن لە خارجیان لە بەشی ئەوەی کە لە وڵاتانی ترەوە هاتوو نانتوانیوە لەگەڵ وڵاتی فەڕەنسەدا خۆیان بگونجین و ئینتێگریشە بن و ئەمە بەرهەمەکەیەتی تێڕوانینی ئێوە لەم بارەوە چییە؟ وایە منی شار بەسمە ئەوەیە ئەمە دەڵێن ئای ئەمانە تەبعیزە هەرچی ئیدارەی دەوڵەتی خصوصی ئەمانە ڕووی لە چێک بەسەر مسلمان کاروباری باشی چیان هەیە گشتیان حتا هەرچی شۆنە هینەکەن کاریان هەیە دوێنیان هەیە حەساوی ئینتگرە بووە لە ناو جامعادە لە ئەمانە بە قەول معروف یەکنەو ڤیکتمایزەکەن خۆیان یەکنەوە مەزلوم نەمایی ئەکەن بۆ امتیازات فرەتر ئیسلامی امتیازات ئۆرگانیزەکانیان هەروەخت دەوڵەت هەر وەختی تەمایە بێژێ ئێمە دەوڵەتی لائیکین غەیرە مەذهبین ئەمان
هزاران نفر ئەڕژنە دەرەوە ئێمە هێنین ئۆرگان خۆمانمان گەرەوە سازمان خۆمانمان گەرەوە مزگەتمان گەرەکە مزگەت هایە کە تەوتە ئەگەر تیرۆریستیان نەکرد لێرە ئەمانیانە بەستکە دەوڵەت خەڵک مسلمانەکان ئەچن ئێتراز دەکەن بۆ هێگەلە ئەم ئێترازیچە یەک تەن ئەم جوانە خۆ بەداخەوە کوژیا من مخالف خشونت پلیسیم در هر چه شونه خشونت پلیسی بخشی عمده نظام اقتصادی سرمایه‌داریه اما سرکوبه که اینا که بو مطیع کردن جامعه خلق بو لسیستم که ولی امان کس های وک ام جنبش ارتجاعی اسلامی و مسلمان کن امان انحراف دیان هویتگر کشکی باوجود تیرن ای گورم سرمایه‌داری ایدئولوژیکال سرمایه‌داری پیان خوشه که مبارزه طبقاتی تکوشانی چینایتی بگورن با تکوشانی فرهنگی نژادی امانه که سرمایه‌داری قصه و باسی لی نوید رخنه لی نوید مشکلات نوید بو اما مسئله است اوانش بداخوا اما لميجوا جريانای که کشورهای اسلام زده و تین ایره به فرهنگ و دواکوتی خویان و تین و اگرش اعتراض کن اعتراض کن که جامعه لخویان وزنن و جامعه لخویان متنفر کن و جامعهش تقسیم کن به مسلمان و موسایی و نازنم همیشه باشه توتای سرمایه‌داری و ایدئولوژیکان یعنی هست که نسبیت فرهنگی باوجود هاورد چند فرهنگیتی مالتی کالچرالیزمی باوجود هاورد و تقسیم خلق که و فراموش کردنی عمده ترین هن مبارزه طبقاتی عمده ترین اختلافی که لناو جامعه هست اختلاف بین چینی کرکار و چینی سرمایه داره اما عمده اشبه جریان های مختلف از جمله متاسفانه چپ های غربی حتی سوسیالیست کن کمونیست کن اصلا پشت جریان قال اصطلاح مظلوم نمایه کن و به اصطلاح بعنوان تینا پشت اما بناو اسلاموفوب لیان پشتیوانی کن اما عزت گەلێک جارێک تریژمای کامێراکەتان بەرز کەنەوە خەریکە ئەرتیسکێتەوە بۆ خوارەوە بەڵام ئەبێت وە پرسیاریش بکەم سەبارەت بە ئایندەی ئەم ڕووداوانە بە بۆچوونی ئێوە ئایندەی ئەم ڕووداوانە ئەکرێ بەکوێ بگات لێرە بەدواوە لە نەزەری ئێوە چی ڕوو ئەدات لە فەڕەنسا چینە تووزی بە ئەسڵاح وهویت تراشی مسلمان گل هر ادامه هیا بخاطر سازمان های خویان یان هیا مزگت یان هیا لیرا مرتب کو او بنوا و باشه چیش وتم چپی ارا حتی بخش بشه لیبرال کانش پشتیوانیان دکن چیک بناو اسلاموفوب کسی نقد اسلام کا بناو اسلاموفوب این حاشیه دا فريق كشورقل غربية عملاً دا إنجليزا حتى السناتور سال گذشته على الإسلام سيكرت سناتور كبيرسال للحاظ سياسية ومسؤوليات سياسية هزمتها بيخلصين محاكمة بو الغرب أواكا بخاطر منفعتها سيستم سرمایه‌داری ليرا أمانيان بمشكل خزكاس ناو الجامعة بخاطر که مبارزات طبقاتی کشنا حاشیه بیخنا حاشیه و مردم بشون مسائل اصلی جامعه تزاد اصلی جامعه که چینی کرکار و سرمایه‌دارها اوانا بحث نبی خلق او نبینه و سرمایه‌دار قوانین خوی بوت استاندارد جیان خلق زورتر بکوتریه لبن چه ابو بنا باوجو که باز فرانسه نسبت به کشورهای اروپای غربی و امریکای شمالی مانه به اصلاح استاندارد رفاهی اشتیان هست ایرا فرانسه لگشت هموی مانه بانتره به خاطر آموزش و پرورشی مجانی
تا سطحی دانشگاه لە سطحی مناڵ و کیندەرگاردن و ئالەوان و تا سطحی دانشگاه لە سطحی دانشگاه فقط تۆ کتێو ئەسێنی خەڵک شەهری و شتێ نییە لە کانادا زۆر گرانە لە ئەمریکا زۆر گرانە لە ئینگلیسا زۆر گرانە تەحسیڵ لێرە دانشگاه هەمووی مەجانیە ئەمانە گشتییان ئیسفادەی لێکەن فەرق ناکە لێرە کەسێ بووە پێژن ناتشرالیزیشن یا سیتیزن یا شهروان ئێرە بوو هیچ هێنێکی نییە هەرچی ئەمکاناتە کە لێرە هەیە ئەمکانات پابلیک عمومی کەش کەسێ بە یەک شکل بە تۆر مساوی ئیسفادە لێکە ئەز جملە مناڵ مسلمانەکان لە دانشگاکان مختلفە هەن وەلی ئەو فەرهەنگە هۆبیە تراشی باوکو دایکەکە انتقادیان پێیان لە چینە توزیەکەن نفرەت پەراکەنیەکەن عەلەی سیستم عەلەی فەرهەنگ غەربی عەلەی حتى بخشاي مختلف عليه موسيقي عليه فريك دستاورد قال ام فرهنگ غربيه كيف احسن هيك سنخيتي كي سيستم سرمایه‌داری عمانیشان یا فرهنگ مردم رشد دادم لأثر مبارزه و موسیقی که حتى موسيقي كان انقلابي فرهنگ انقلابي يعني بشكل مبارزاتي 200 ساله لو وقتم چون بشکارگری شروع و مجبور کرد سلطان کرد با سیستم سرمایه‌داری مقاومتی نتانی بکات مخاطره و عمومی بوده اما انا مخالف حتی فرهنگ پیشرو و آزادی خوازانه غربی نه ام مسلمان ولتینه و نفرت پراکنی کن تعاوا صحنه کش آوا پیشت شروع کن با غارتگری آگردانن لشیویک مدنی و متمدنانه دلیه کن و خلق فرانسه بشدت خلق خود فرانسه بشدت هنا آلوزن پیان خوش نیه بطور کلی و هر امانه خوان کیفیت بگم منال 12 ساله خستجانا ناخیابر باوکو دایک تشویق یعنی کن آگربن کچک بوشتن دائم لا اولا و تایسته نزدیک 1000 نفر دستگیر بود ایسا طبق آمار پلیس امانیان اکثرا یان آزاد کرد چون منال کل جوان گنج های 12 و 15 ساله وانه ویسا دالت 175 نفر طبق آخرین آمار امانه هند حبس زندانه. بەڕێز عیزەتی مەلیکی زۆر سپاس کە توانید لە فەڕەنساوە لەگەڵمان بیت و بەشداری بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤی. خوش بن توش خوش بی ممنون لە وەختێکە بە منوتدا. زۆر سپاس بۆ بەشداری چادەکانی ئێوە بۆ پرسیار و سەرنج و تێبینیەکانتان کە بەشدار بوون لەگەڵماندا. هەر لێرەدا دێینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.